لەوێ چینانە پێشتر ئێمە لە ماڵێکە ئەم شانۆیەمان پێشکەش کرد زۆر جیاواز بوو. لەبەرەوەی وا بەزانی گوناحی منەوە تەزانی ئەوە جگەلەوەی کە نازانی کەی لەدایک بوو مێردە خۆشەویستەکەم. ڕای من هەڵەیەکی گەورەیە تۆ بێیت لە شارێکی و بەرلینە خەڵک هەستێنی بڵێ دەقەیە بۆ شێتەکانی شار. یاریەکی چەند سەیرە کە بەشێک لە خۆشەویستی و بەشێک لە ڕقیتیایە. من بەرجا تەمسیلی خۆمە کرد ئەویش بەرجا تەمسیلی تاقەمان نابێت. لەگەڵ من باسی ناکەی؟ چی؟ باسەکە هەر باسێ بێت. ئەی ئێستا باسمان نەکەی؟ ئەو باسە نا.